ئۆرهان پاموک یەکێکە لەو نووسەرانەی کە خوێنەرێکی زۆری هەیە و ئەم بەرهەمەشی کە بە داستانێکی نوێی هاوچەرخ و داهێنرانە و بە یەکێک لە ناوازەترین شاکارەکانی پامۆکدانرێت کە وەک مژدەیەکە بۆ خوێنەرەکانی و لە ئایندێکی نزیکە دەکەوێتە بەردەستی خوێنەران. نووسەر و ڕۆژنامەنووسی تورک و براوەی خەڵاتی نۆبڵی وێژێ و لە ساڵی 2006دا ئەو یەکەم تورکە کە خەڵاتەکەی وەرگرت بێت لە ساڵی 2006 خەڵاتی نۆبڵی لە ئەدەب پێبەخشرا. پاموک لە ساڵی 1979 تا ئێستا لە بواری ئەدەبی کارەکات و بەرهەمەکانی ئەو زیاتر لە 6 زمان هەیە، لە نێوانیاندا زمانی کوردیش هەیە لە وەرگێڕانەکانی بەکرشوانی و سامان کەریم. لە بەشێ لە بەرهەمەکانی باسی کۆمەڵکوژی ئەرمەن و کوردی کردووە لەلایەن عوسمانیەکانە و بۆ هۆیشەوە چۆتە دادگا، بەڵام بەهۆی وەرگرتنی خەڵاتی نۆبڵ لە دادگای کردنی بەخشراوە. ڕۆمانی کتێبی ڕەشێکێکە لە بەرهەمە نوێیەکانی ئۆرهان پاموکی خاوەن خەڵاتی نۆبڵی ئەدەبیات لە مانگی داهاتوودا بڵاو بێتەوە.